ساڵێکی تەواو بەسەر تیرۆرکردنی قاسم سولەیمانی فەرماندەی فەیلەقی قودسی سوپای پاسدارانی کۆماری ئیسلامی ئێران تێدەپەڕێ. لەگەڵ هەڵکشانی بارگژیەکانی نێوان تاران و واشنگتندا لە کۆماری ئیسلامی ئێران هەفتەیەک بۆ زیندووکردنەوەی ساڵیادی لە دەستدانی ئەو سەرکردە سەربازیە دەرخان کراوە. ڕۆژی هەینی لە تاران چالاکی ساڵیادی ماتەمگێڕانە بۆ تیرۆرکردنی جەنەڕاڵ قاسمی سولەیمانی دەستی پێکرد. بڕیارە تا کۆتایی هەفتە مەراسیمەکە لە تاران و بەشێک لە شارەکانی دیکەی ئێران بەردەوام بێ. هەر بەو بۆنەیەوە لە بەشێک لە وڵاتانی دیکەی ناوچەکە لەوانە عێراق و لوبنان و سووریا و یەمەن بەڕێوە دەچێ. لەو چوارچەوەیەدا ڕۆژی هەینی لە زانکۆی تاران مەراسیمێک بەو بۆنەیەوە بەڕێوە چوو. بەپێی راپۆرتی میدیاکانی ئێران جەماوەرێکی زۆر لەو بۆنەیەدا ئامادەیان هەبووە. تێیدا تیرۆرکردنی جەنەڕاڵ قاسمی سولەیمانی ئیدانە کراوە و داوای تۆڵەسەندنەوە و چاوپۆشی نەکردن لە خوێنی ناوبراو کراوە. لە مەراسیمەکاندا ژمارەیەکی زۆر لە بەرپرسانی سیاسی و سەربازی و ناوخۆیی و نوێنەری هاوپەیمانانی ئێران لە ناوچەکە ئامادە بوون و وتاری حیزبوڵڵای لوبنانی و هەشتی شعبی عێراقی تێیدا خوێندراوەتەوە. لە چالاکیەکانی زانکۆی تاراندا ئیبراهیم ڕەئیسی سەرۆکی دەزگای دادوەری کۆماری ئیسلامی ئێران لە وتەیەکدا دووبارە داوای تۆڵەکردنەوەی قاسم سلەیمانی کرد و ڕایگەیاند تۆڵەی قورس چاوەڕێی ئەنجامدەرانی ئەو تاوانەیە. وتیشی دەبێت دۆناڵد ترامپ کە ماوەی سەرۆکایەتەکەی کۆتایی پێدێت خۆی بە پارێزراو دانەنێ لە سزای ئەو تاوانەی کە ئەنجامی داوە. بەوتەی ناوبراو چیتر سەرزەمین ئارام نییە بۆ ئەو تاوانبارانەی لە تیرۆرکردنی سولەیمانیەوە تێوەگلاون. هەروەک ئیسماعیل قاانی کە لە ئێستادا لە شوێنی سولەیمانی فەرماندەیی فەیلەقی قودس دەکات، هەڕەشەی ئەوەی لە ئەمریکا کرد کە لە ناوخۆی ماڵەکانیاندا تۆڵەیان لێ دەکەنەوە. هاوکات کەناڵی عالەمی نیمچە فەرمی ئێران ئاشکرای کرد ئەمڕۆ لەو یادەدا حسێن سەلامی فەرماندەی سوپای پاسداران لەگەڵ ئەدمیراڵ عەلی ڕەزا تەنکەسیری سەرۆکی هێزی دەریاوانی ئێران چووەتە دوورگەی ئەبوسینا. ئامادە سازیە سەربازیەکانیان هەڵسەنگاندووە و پێی ڕاگەیاندوون لە لووتکەی ئامادە باشیدا بن بۆ وەڵامدانەوەی هەر هەڕەشەیەک بکرێتە سەریان. سەلامی ئەوەی ڕاگەیاندووە وڵاتەکەی ئامادەیە بۆ هەر ئەگەرێک وەک ئاماژەیەک بۆ بارگرژیەکانی ئەم دوایە لەگەڵ ئەمریکادا. بەدەر لە تارانی پایتەخت مەراسیمی ماتەمینی ساڵیادی تیرۆرکردنی قاسمی سولەیمانی لە گۆڕەپانی شەهیدان لە شاری کرمان دەستی پێکردووە و خەڵک دەچنە سەرگۆڕی سولەیمانی. بڕیارە تا هەفتەیەکی شەو ماتەمینیە بەردەوام بێ. بەگشتی لە ئێران بە چەندین شێوازی تر و لە چەندین شاری دیکەی باشوور و باکوور مەراسیم ڕێکخراوە. لەو چوارچەوەیشدا مەیدانی ئازادی لە تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران وێنەی هەریەک لە قاسمی سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس ڕووپۆش کراوە. هەروەها لە شاری قوم شەقامێک کرایەوە کە ناوی قاسمی سولەیمانی لێنراوە. سەبارەت بە دوایین بۆچوونی سیاسی دەرەوەی ئێرانیش محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران ڕایگەیاند ئەمریکا بە تیرۆرکردنی قاسمی سولەیمانی پێشێلی یاسا نێودەوڵەتیەکان و بەندەکانی نەتەوە یەکگرتووەکانی کردووە و وتیشی گەلی ئێران قایل نابێت تاکو و بەرپرسان لەو تاوانە بە دادگا و دادپەروەری نەگەن.